پرسیگرک اپهیزو خودی اندیشک خارق لگند خاک و خول لدورا شارزور چاوین خواه به دنیای روحند کد دست به جیانت کد ناویوی یه درست خدر کره احمد شاویسی آلی بگی میکائیلیه نالی ناوی خدرە خدری کوڕی میکایلی ئالشاوێس لە خاک و خۆڵ لەدایک بووە سەرچاوەکان وا دەڵێ لە تیرەی میکایلیە میکایلی کە تیرەیەکی هۆزی گەورەی جافن لە گوندی خاک و خۆڵ لەدایک بووە خاک و خۆڵ کەوتوتە دەشتی شارە زۆر لجیه زاروکینیه اچیتا برخندنه لحجرین کردی فیری قرآن دبه دیفدا زانستین دیتر لنحو صرفو روانبیجی و کلام و فلک و فقه و اصل فقه و فلسفه شهرزاد بو کانیکن مشکوی اتبقن السلام عليكم. عليكم السلام. عليك السلام. السلام عليكم. عليك السلام. السلام. خير من يا بخير بين فقيقا ايوا تنبو ام حجريا بۆیە فێری زۆر شت بن ئێوە لە ڕووی زانستەوە ئەبێ خۆتان بەرەو پێش ببن ئامۆژگاری ئەوەتانەگەم کە زانست گرنگیەکی زۆر زۆری هەیە بۆ ئێستا و بۆ داهاتووشتان کاتوانن بە زانست لە داهاتووە ململانی وڵاتەکانی تر بێن لە هەموو ڕوویەکەوە پاشان ئێمە سەر ئەدەب ئێمە زمانی کوردیمان هەیە زمانەکەمان زۆر زۆر پڕە لە وشەی جوان دەوڵەمەرە بە وشە باشە ئەنجا لێرەیە کە ئەمێ پێتان بگەێنم وەکو باو باپیرانمان وەکو ئەحمەدی خانی وەکو مەلای جەزیری کە سێری ئەوە سێریشی ئەوان بکەین چ گرنگجێکیان داوە بە ئەدەب لەو کاتەیە ئەبێ ئێمەش هەرە و گرنگجەی پێ بدەین بۆ داهاتووشمان باشە بە تایبەت تۆ خدرجیان لەگەڵ تۆم بۆم قسانە زیاتر زۆر زۆر باش نالی وەکو هەر فەقەیەکی کورد سەرەتا قورئانی پیرۆزی خوێندووە دواتر وردە کتێبی خوێندووە پاشان بە ڕسمی دەستی بە خوێندنی حوجرە کردو لەو زانستە زۆر بە زۆرانەی کە مەلای کورد فێری ئەبوو لە هەموو ئەوانە دەستێکی باڵای هەبووە چۆن ئەزانین لەبەر ئەوەی لە ڕنگدانەوەی لە ناو شعر و بەرهەمەکانیدا بە دیار ئەکەوێت کە نالی عالیم بووە عالیم بوونەکەشی بەرهەمی ئەو خوێندنە چڕوپڕەی بووە کە لە حوجرەکانی کوردستان خوێندوێتی دیارە هەر بە منداڵی ڕەوانەی حوجرە کراوە ئەو کاتانە لەناو کوردەواری خۆمان خوێندەوار دەبا لە حوجرەی دەربچی حوجرە مامۆستای زۆر بەڕێز و عالیم ئەو سەرپەرشتی ئەو قوتابیانیان دەکرد لۆ ئەوەی مەلای گەورە و عالمی گەورەیان بە بەرهەم بێت کەمترین شت زانیاریمان لەسەر ژیانی نالی هەیە نالی بۆ ئێمە زۆر لە شکسپیر نزیکە کە ئینگلیزەکان زۆر کەم لەسەر ژیانی دەزانن ئێمەش زۆر کەم لەسەر ژیانی نالی دەزانین بەڵام ئەوەی باو بووە ئەوەی ئەو کاتە و لە سەردەمی ئەوە باو بووە ئەوەیە مناڵەکان لە 5 ساڵی و 6 ساڵی دەخانە بەر خوێندنی ئاینی لە مزگەوت بێگومان لەوێ زانستەکانی نەحوو زانستەکانی فەلەکناسی منطق با بڵێن تەشابێ ئیستیعارە کینایە هەموو ئەدەواتەکانی با بڵێن بەلاغا ڕەوانبێژی دەخوێنرا بێگومان ئەویش وەکو هەر مناڵێکی تر ئەم زانستانەی خوێندووە ادبیتە گەریدەیە زانستی لە چەندین جه و دەڤەرین جودا دخینیت وەکە سنە و سابلاغ و هەڵەبجە و سلێمانی و هەولێر پشتی هەموو ئەف زانستە خاندین لە دەف مامۆستاین جودا جودا بڕوانامە زانستی بەدەستوەت ئینە کاخدرجان تۆ فەقەیەکی زیرەک بووی لە ناو هەموو فەقێکانە دیار بووی وە شێوازی زیرەکیەکەت پێوە دیارە و زۆر شت لە زانستی و لە وتاربێژی و بەلاغی و فەلەکناسی فێر بوویت
هیوادارم ئەو عیلمە بە شێوازێکی جوان بیگەێنیت. زۆر سپاس مامۆستاجان، من مەمنونی جەنابتم کە چەند ساڵە بە من و هیلاک بووی. من ئینشەڵا لەسەر ئەو ڕێچکەیە من بەردەوامە بم و ئینشەڵا گەێنم بە نەوەگانی دوای خۆشم و ئینشەڵا باسی ئەدەبێک کرد من ئینشەڵا لە خولای خۆمە ئینشەڵا لەو ڕێچکەیە بەردەوامە بم. ئەوە ئیجازەی بەلایەتیەکەت پێدەم، هیوادارم خزمەتێکی باشی مرۆڤایەتی پێ بکەیت. ئینشەڵا زۆر سپاس مامۆستاجان. ئوسلوبی خوێندنەکەی ئەوسا ئەوها بووە، ئەو فەقەیە لە شوێنێک نەگیرساوەتەوە، گەڕاوە بە دوای زانا و بە دوای مامۆستای گەورە و عالمی گەورە گەڕاوە بۆ ئەوەی عیلمەکانیان لێوەربگرێت. بەڕاستی خوێندنێکی ئاسایی نەبوو، خوێندنێکی باڵا بووە. ینی کە ئەبی حەیانی تەوحیدیان دەخوێن بۆ نمونە، ئەبی حەیانی تەوحیدی بەس نووسەرێکی عەرەب نەبوو، بەڵکو نووسەرێک بوو یان بیرمەندێک بوو کە تەوفیقی دەکرد یان دەویست خاڵی هاوبەش لە نێوان شریعەتی ئیسلامی و لە نێوان فەلسفەی یۆنانی بدۆزێتەوە. بۆیە دەبینی خوێندنی منطقی ئەرستۆ، خوێندنی مەدینەی فازلەی ئەفلاتون یان با بڵێن کۆماری ئەفلاتون کە دەکاتە هەمان مەدینەی فازلەی کە لە ئیسلامدا هەیە، ئەم خوێندنە چاوی منداڵەکانی دەکردەوە بەسەر ئەدەبیاتی تر، بەسەر خوێندنی فیردەوسی، خوێندنی حافظ، خوێندنی سعدی کرانەوە بەسەر زمانەکانی تورکی و عەرەبی و فارسی. ئەم کرانەوەیە بەڕاستی لە ئێستا ئێمە نیمانە، ئێستا لە ئێستا ئێمە مناڵمان دنیابینی بەسەر سێ زمانە ناکرێتەوە بە یەکجاری. لە تەچەی قەرەدا خوێندویەتی بە گوێرەی ئەو دەستنووسانەی کە ماونەتەوە و تۆمار کراوە کەناڵی خوێندویەتی، دواتر تینووی زانست توای لێ ئەکا بەرە و دەڤەری دیکە بڕوە، بۆ نمونە چۆتە مەهابات، چۆتە سنا، لە دەڤەری هەولێر هاتوتە ماوەران، لە ماوەران خوێندویەتی لە دەڤەری هەولێر. ئەوانەی کە ئێستا دیارن ئەو شوێنانە کە باسم کرد. هەستا شعری لە دەفوی دروست بیت ئەدبیتە خودی ناو و بانگێک ئێکجار بەرنیاس، ناس ناوێ خۆی شعری ئەتکەتە نالی. کاخدرجان، ئەوانشمان بیستووە کە تۆ شعر و هۆنراوت بە ناوی نالیۆ بڵاو کردوێتەوە، لەبەر ئەوە ئێمە زۆر پێ خۆشحاڵین، هیوادارین سەرکەوتووی لەو کارەدا. ئێمە ئاماژەمان نییە، بەڵام دەزانین هەندێک شعری هەیە کە هی گەنجانەیە، ناڵێ هەندێک تێکستی هەیە کە زۆر گەنجانەیە، زۆر با بڵێن ئەم قوڵایەتیانە کە لە تێکستەکان و لە ئەدەبیاتی دواتری ئەمە قوڵایەکە دەرەکەوێت. یەکێک لەو گرفتانەی بۆ توێژەری کورد دروستە بێت لە لێکۆڵینەوە لە شعری کلاسیکی کوردی، نازانرێ کە شاعیر لە کەی دەستی بە شعر نووسین کردو، بەڵام وەکو هەر شاعیرێکی دیکە ئێمە ئەزانین لە قۆناغی لاوێتی دەستی پێ کردووە، بە تایبەتی ئەو سەردەمەی کەوە لە حوجرە بووە، بە تایبەتی تریش لە ڕوانگەی شعرەکانیەوە کە کاتێک نالی دەڕێ لەو حوجرە لەبەر پەنجەرە کەوتوم و دەناڵم بێعینی بولبولی گۆشەی قەفەسێکم. نالی دوو بیرڕایە، یەکیشان خۆی لە شعرێکدا بە ناوی ناڵی وانە ناڵاندی باسیەکە، بەڵام لە تێکستەکانی کە بە ناوی نالی کە نالی دەکا ئەو پەمەوەی لە ناو قامیشە هەیە. خۆ دەزانی منتیقەی با بڵێ ناوچەی شارە زوریش ناوچەشی بە کوێستانی بڕئاوە، ینی باز لەم هینە دەکا لەم با بڵێن گرێی لە ناو قامیشە هەیە کە دواتر دەبێتە جونگەی شمشاڵ. نالی زۆر شعری بزر بووە، بە دەلیلی چی؟ بە دەلیلەوەی حاج قادری خۆی دەفەرمی ونی مەکەن وەکو ئاساری نالی و کوردی لە سەهوی دیدە بپۆشن گوزەر بکەن لە خەتا. نالی مەلایەک زانا و ڕۆشنبیرێک مەزن و ڕۆشنگەرێک بەرچاف ئەدبیاوێ ئاینی و نەتەوەیی و سیاسی و جواکی ئەزمانێ عەرەبی و تورکی و فارسی بباشی دزانە، تەنانەت شعرژی پێنەوێساینە. ئەگەر تەماشای لایانی نەتەوەیی بکەین چەند شعرێک ئەبینین کە بۆنی ئەوەی لێدێن نالی کەسێکی نیشتیمان پەروەر بووە. بۆ سەلماندنی ئەوەی نالی مەلایەکی هاوچەرخ بووە یان ڕۆشنگەر بووە
یا مەلایەش با بڵێن عەقڵ کراوە بووە لە زۆر بەی شتەکانە یەکەمینە. بۆ نمونە لە هەجووە لە پێش با بڵێن لە پێش هاتنە دنیای شێخ ڕزای تاڵەوانی ئەم هەجووی مەستوری ئەردەلانی کردو خاوەنی یەکەم شعری هەجووە. ئۆکی لە ئاژەڵ دۆستیە خاوەنی یەکەم تێکسی ئاژەڵ دۆستیە هەیکەر یەکەم هەبوو چکەر تەیکەری هەوراز و لێش یعنی وەزانی باوەڕ دەکەی و دەزانی مغازلەی ژنێک دەکا سینەپان و سمت خڕ و گوێ درێژ دواتر لە ئاخیر دێڕا دەڵێت چەندە پێم خۆش و بە زمانی حاڵی دێگوت نالیە هەردوو حیوانی نەتۆ گوێ کورت و من گوێ درێژ. یعنی ئێستا لە 23 لە 2023 بۆ من زەحمەتە وەکو نووسەرێک خۆم بەکەرێ بەراوردکەم. زمانی شعری کوردی زمانێکی عالەمیە پڕیەتی لە زمانی عەرەبی کە زمانی قورئان بووە، زمانی فارسی کە زمانی شعر بووە، زمانی تورکی کە زمانی دەسەڵات بووە. لە ڕووی ڕۆڵە سیاسیەکە یان ئەگەر بڵین ڕۆڵە نزیک لە نەتەواتیەکەی ئەو کاتە بۆنی سیاست و بۆنی نەتەواتی وەکو ئێستا نەبووە کە وەکو ئێستا نەبووە ئێمە ئەزانین میرنشینی بابان یان ئەمارەتی بابان هەبووە کە ئەمارەتێک بووە گرێدرا یان لە بن سێبەری دەوڵەتی عوسمانی بووە نیمتە سەر بەخۆیەکی هەبووە. لە دەف مێژوونەویسان مشت و مڕک زۆر هەیە لەسەر دیاریکردنا ڕۆژاش دایک بووناوی محەممەد ئەمین زەکی بەگ و معرف خەزنەدار دبێژن لە ساڵە 1970 دایک بوویە. بەڵێ عەلاءەددین سوجادی دبێژە نەخێر لە ساڵە 1997 لە دایک بوویە. بەڵێ هیچ بووچوونێک لە ئەوان بووچوونان ئێکلاکەر نینە. ڕۆژ و ساڵ و میلادی لە دایکبوونی دیار نییە ئاشکرا نییە بە دەلیلی ئەوەی لە گوندێکی لاچەپی کوردستان لەدایک بووە تەنها مەلایەکەی وێن دەرێ خوێندەوار بووە کەس نەیزانێ ئەو منداڵش ئەبێ بەو نادیە گەورەی کە ئێستا با بڵێن چ زەڵامێکی لە دەرچوو. بەداخەوە چونکە کورد بۆ خۆی مێژووی خۆی نەنووسیتەوە و فکری مێژوو نووسی لای کورد زۆر درەنگ پەیدا بووە ئەوە وای کردیە کە ئەمە لانی کەم نەزانین مێژووی 200 ساڵی خۆمان نەزانین 200 ساڵی ڕابردووی خۆمان ئەو یەک لەو هۆکارانێ نەک هەرنالی هی زۆربەی زۆری شاعیرەکانمان دیار نییە بە تەواوی ڕۆژ و مانگ و تەنانە ساڵەکەشیان بە تەواوی دیار نییە. نازاندرێ ئەوە میلەتی کورد میلەتێکی نەخوێندەوار بووە نادی لە خێزان و میلەتێکی نەخوێندەوار بەوەلت بووە. ئێمە نووسینمان 200 ساڵ نالی 200 ساڵ لەوەی 200 ساڵە نالی شعری بە کوردی نووسیوە نەمانیتمان پێشێ. عەلالی سەجادی مامۆستایان طبعا عەبدولکەریم مدەڕیس حەمەی کوڕی فاتحی کوڕی دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ دکتۆر معرف خەزنەدار دکتۆر کەمال فواد هەموو ئەوانەی لە شعری نالیان کۆڵیوەتەوە شاعر نەبوون بۆیە هەمیشە لە دەرەوە سەیری نالیان کردووە. یعنی هەموو ئەو مەشغەڵەتەی کە بە ڕۆژی لێدایکبوونی هەیان بووە نەهاتوون دێڕش لێکدەنەوە یان دنیابینێش لێکدەنەوە مەگەر لەناو ئەو هەموو ناوە مەگەر مامۆستا مەسعود محەممەدی دەرسی کە زۆر بە جوانی لە با بڵێن دەستە و دامانی نالی لە گوڵزاری نالی چەپشێک لە گوڵزاری نالی لە هەردوو کتێبە نازدارەکەیدا باسی کردووە. دنا ئەوانی تر هەمووی لە دەرەوە مەشغوڵی ئەوە بوونە چەند لەدایک بووە و چەند مردووە بەبێ بەڵگەش زۆر جاران لە ڕقیەکیشیان نەیان گوتووە. نالی لە ژیە 40 ساڵاندا کوردستانی بجێت هێلە و بەرەف حیجازێت چە بۆ دەمەکێژی لەوێرت ژیت بەرامبەر گۆڕێ پەیامبەرێ ئیسلامێژی شعران ڤەتهێنیت. باشەوە کاگنالی نییە ئەبێ بەم بەیانیە بۆ کوێ بچێ با بچم بۆ لای کاگنالی گیان چۆنی باشی ئەحواڵە چۆنە ئەگوڵ باسە مەمنونم کاگنالی خێر بەم بەیانێ بۆ کوێیەکی وڵا بەتام ئێرە جێ بێڵمەم و کوردستان بگەڕێم شەڵا گەر خۆی یارمەتیم با بەتەمام بڕۆم بۆ خزمەت گۆڕی پێشوای مرۆڤایەتی بۆ حیجاز. زۆر باشە بێمە یارمەتی بۆ زۆر سپاس دەست خۆش زۆر سپاس دەکەم دێ زۆر باشە خی گەورە کار ئاسان بکە زۆر سپاس بەڕاستی مرۆڤێکی جوانە خی گەورە کاری ئاسان بکە. بۆی بزانین نالیکەی کوردستانی بەجێهێشتووە دەبێت تەماشای ڕەوش و بارودۆخی ئەو سای باشووری کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی بکەین.
ئایا لە چ دۆخێکدا بووە و نالی بۆ بەجێ هێشتووە دوای مردنی سلێمان پاشای بابان و هاتنی ئەحمەد پاشا و دوای ئەوە لە کارلادانیان و ململانی لە نێوان ئەحمەد پاشای بابان و عەبدوڵڵا پاشای بابان لەو نێوانەدا لە 1934 و 35 بەرەو سەر ینی هەتا 1942 ئەوانە کە نزیکە بیتەوە لە ڕووخانی میرنشینی بابانیان ئەمارەتی بابان کوردستانی باشوور لە ڕەوشێکی خراپدا بووە هەم چ ڕەوشە ئابوووریەکە هەم ڕەوشە سیاسیەکە ئەوە وای کردووە کە نالی بێتاقەت بێ لە یەکخستنی برایەتی میدەکانی کورد و ئەو ڕەوشەی پێقەبوڵ نەکرێ و ئیدی سەر هەڵبگرێ خۆشەویستی نالی بۆ پێغەمبەر بەڕاستی خۆشەویستیشی زۆر باڵادەستە زۆر ڕۆحیە زۆر نازدارە نالی بە مەبەستی حەج دەڕوا و بە شامدا دەڕوا چونکە بیرمان نەچێ ئەحمەد پاشا بە خۆدوسکۆ دەڵێ نالی شامە یعنی نالی لە شام بووە ئەم دێڕە بەناوبانگەی هەیە کە بۆ پێغەمبەر دوردی خوای لێبێ دەفەرموێ ئەی ساکینی ڕیازی مەدینەی منەوەرە لوتفێ بکە بفەرموو مەدینەی منە و وەرە ئێمە ڕاستەوخۆ ناتوانین بڵین نالی لە سەفەرێکدا لە سلێمانی و ڕاستەوخۆ بۆ مەکە چووبی بەڵام ئەگەر بۆ مەکە چووبێ دوو هۆکاری هەیە هۆکارێکیان ئەوەیە وەکو هەر خەڵکێکی دیکە هەستی ئەوەی هەبووە وەکو لایەنێکی دینی حەزی کردووە بچێ حەج بکە ئەوە لایەنێکیانە لایەنی دووەمیان ئەوەیە ویستوێتی لە سلێمانی بڕوە بەرەو شام بڕوە پەناگەیەکی دیکە بۆ خۆی بدۆزێتەوە ژیانێکی دیکە بۆ خۆی بدۆزێتەوە لەو ڕەوشە نالەبارەی ئەو سای سلێمانی ڕزگاری بێ ئەو حاڵەتی دووەمیانە نالی پشتی لە مەکە هێڤەت گەڕیت ڕاستەوخۆ بەرف دەڤەرە شام چیت بۆ چەندین ساڵان لەوێرە چیت ئەو دەما نالی لە شام جیت دەنگ و باسێن ڕۆخانە ئیماراتە بابان تێنە بەرگوهێنوی لەوی دەمی ئەدگەهتەوێ باوەڕێ کۆ خۆشیێن سلێمانیە و دووست و هەڤاڵ و حەژێ کەرێنوی وەکو جاران نامینن بە بگمەی سوخمە دوێنێ نوێژی شێوان بەیانیدا سپێدەی باوی سێوان قۆناغی شام زۆر کەم باسی لەوە کراوە بەڕاستی لە ئەدەبیاتی کوردیدا کەنالی ئەو کاتە لە شام بووە بەڵگەنامەیەکیان نیشانی ئەوەیەدا کەنالی زۆر برادری نەفعی بووە نەفعی یەک بووە لە شاعیرە کلاسیکیانەی سەردەمی نالی و خەڵکی سولێمانی بووە شاعیرەکانی بە هەورامی و هەروەها بە سۆرانی هەیە و هەروەها بە فارسی و بە تورکیشەیە ئەو کاتێکەوە لە شام بوونا هەردووچیان شعریان بۆ فایق ئەفەندی ناوێک نووسیوە کە مدیری خەزێنەی ویلایەتی شام بووە بە معنای ئەوەی کە نالی هەر تەنیا سەفەرێکی نەکردووە لە شامی و دواتر تێپەڕی بێ بەڵکو فترەیەکی زۆر لە شام ماوەتەوە من پێم وایە نالی مەکەی بەزێنیێشتووە ینی بە ئاعتیقادی خۆم ئەگەر ئەو شعرانەی بۆمان ماوەتەوە شعرەکان نەفەوتابێ شعریتر نەفەوتابێ ئێمە هەموو ئەو بیر و باوەڕانی هەڵمان هێنجاوە لە مێژوودا لەسەر نالی لە ڕێگەی شعرەکانیەوە بووە هەموو ئاشکرایە یعنی مامۆستا عەبدولکەریم مدەڕیسە مامۆستا عەبدولعەزیز سەجادیە مامۆستا عەبدولخاڵق معروفە هەر هەموو لە ڕێگەی شعرەکانیەوە هەڵیان هێنجاوە بەڵگەی دووەمیان بۆ ئەوەی بسەلمێنین کە نالی لە شام بووە نالی کتێبێکی نووسیوە لە 1947 ئەو کتێبەی تەسلیمی بابی عالی عوسمانی کردووە نەقیب الئەشراف ئەسعەد هەبووە خاوەنی کتێبخانەیەکی گەورە بووە لە ئەستەمبۆڵ ئەو کتێبەی نالی کە بەعضی فەوائیدی عەقلیە و نەقلیەیە لە پەسنی سوڵتانەکانی عوسمانی نووسیوێتی ئەو کتێبە ئەگاتە دەستی ئەسعەد ئەفەندی ئەو کتێبە هەندێک معاشی پێوەرەگیرێ موچەی پێوەرەگیری بۆ نالی بە هیچ بەڵگەیەک ناسەلمێنێ کە نالی ئەو کاتە لە سلێمانی بووبی نالی ئەو کاتە لە شام بووە لەوێوە ئەو داواکاری کردووە و کتێبەکەی بە دیاری ناردووە بۆ بەرپرسانی عوسمانی سالمێ شاعر هەڤاڵێویە ڕحێ هیڤیا لە نالیت کەتن کۆب هیچ ڕەنگەکێ نەزەڤریتەوە بوو سلەیمانیە وەکە بەرسڤەک بۆ شعرا نالی
لە غەریبیدا وەصفی حجرەکەی و وەصفی سەرچنار و وەصفی پیرمەسوور و وەصفی شوێنەکانی سلێمانیەکە معنای ئەوەیە لەوێوە نالی نردوویەتی نامەی نردووە نامەی بۆ سالم نردووە کە ئایا ئەتوانم بێمەوە لەو ڕەوشیان ناتوانم بێمەوە ویستویەتی بگەڕێتەوە خەبەری کاولکردنی سلەیمانی لەژێر دەسەڵاتی ئیسماعیل پاشای قایدی فەیلەقی با بڵێن سوڵتانی عوسمانی ئیمارەی بابانی تێکدا ئەحمەد پاشای بابانی بەگرتی و بە ئەسیری بردووە بۆ ئەستەمبۆلێ نالی نەگەڕاوەتەوە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەن ئەو شعرەی کە بۆ سلێمانی نردووە ئاخری بەدە سالم گەیشتووە ها قوربان سالمیش جوابی دێتەوە ئای حەزەتی نالی دەمێکە تۆم نەبینیوە چاوڕۆن دوانی باشی خۆش بیاخوا خەڵکی سلێمانی چۆنە دەم و باسی سلێمانی چۆنە حجرەکەم چی لێ هات وەڵا وەسع سلێمانی بە تاواتی تێک چووە هیچ شتێوەکو خۆی نەماوە بەڕاستی پێشبینی ئەم کارە سادانەمەکرد لە سلێمانیدا بەڕاستی هیچ شتێ نەماوە نامەیەکشم پێ بۆم هێناوی شعرێکی سالمات فەرموو دەستێ بوون چاوە ماچەکەم من فەرەمەگە زوو بگەمەوە سلێمانی تۆ بڕۆ خۆ ئاگادارە بێت دوو نامên nalî û salim ev nameye bi nav û bangtirîn şeirên nalîne ku bo hevalê xwe salimê şair nivêsayîne di nava şeira xwe de bihes li viyana niştîman û dîriya welatî û dagîrkeran diket. دیارە نالی نامەیەک بە شەعر چامەیەکی بەناوبانجی هەیە بۆ سالمێنێری قوربانی تۆزی ڕێگەتمەی بادی خۆشمرو و وەیپەیکی شارەزە بە هەموو شاری شارە زوور ئەوەی لە نێوان کە نالی و سالمیش جوابەکەی داتەوە لەوێ باسی ئەوەیەکە کە ئایا ڕوخسەتە بێمەوە نامەکەی بینی سالم و نالی مرز نییە نالی بۆ شخصی سالمی نووسی بێ نالی شعریش نووسیوە لەسەر با بڵێن کاولبوونی سلێمانی دوای هاتنی تورکەکان باز لەوە دەکا کە ئێستا نەکانیاسکان ماوە نە حوزرەکەی ماوە نە قەڵەمەکەی ماوە نە دەفتەرەکەی ماوە هەمووی کەوتۆتە ژێر هەژمونی ئاگر و ئاو لافاوی ئەم نەهامەتی بەسەر ئەماراتی باباندا هاتووە هیچ ئاماژەیەک نییە کە ئەمە نامە بێ بۆ کەسێک ئەو بنەماڵەی پاشایانی بابانی سلێمانی زۆر مسەقەف بوونە زۆر گەورە بوونە زۆر ئینسانی ڕوحپەرە بوونە ڕێزیان لە عالیم و لە شاعیرەکان گرتووە نالیشێکێکە لەوانە کە زۆر ڕێزیان لێگرت بێگومان میرانی بابان یەک لەو میرە کوردانن کە ڕۆڵێکی باشیان هەبووە لە بەرەو پێشبردننی باری ڕۆشنبیری لە کوردستان نالی یەکێک لەوانە بووە کە بۆ یەکەم جار شعری بە لەهجەی سۆرانی نووسیوە بە شێوەی عەڕوزی پاڵپشتێک هەبووە لە ڕەوشێک و ئاتمۆسفەرێک لە ئەمارەتی بابان هەبووە بەوەی کە نالی بە دەنجی بەرزەوە بێ شعر بنووسێ نالی li Şamê bi neçarî beref İstanbul veçît bû demekê dîr û dirêj edgel Ehmed Paşayê baban û Kurdên wêrê jiyanê gozerd ket û li edeba xwe jî berdewam be rêz û bihayek zûr bi dest vetîne di kûçka Paşayî da bi mamosta et hêt bangkirin کە باسی پەیوەندی نێوان نەفعی و نالیمان کرد بۆی دیار بێت کە نالی فترەیەک لە ئەستەمبۆل بووە نەفعی شعرێکی بۆ ئەنووسێ لە شعرەکەدا دەڵێت چێ ئەستەمبۆڵە ئەو گوڵستانەی کە خارێکی نەبێ
دواتر دەڵێ من عەلەی هەڵناکەوێت تەبعەیەکی وەک نالی لەتیف هەر دیارێک بەکرەجۆ یا سەرچنارێکی نەبێ پەیوەندی نێوان نالی و نەفعی یەکیان لە شام ئەوی دیکە لە ئەستەمبۆڵ نیشانی ئەوێدا کە سەردەمێک نالی لە ئەستەمبۆڵ بووە و نەفعی لە شام ماوەتەوە. لە ساڵە 1977 زاینی نالی لە ئەستەمبۆلێ کوچە داویەت کرد لە گۆڕستانە قەرەچە ئەحمەد ئەتهێت خاکسپاردن. ئێمە لە توێژینەوەیەکدا ئیشارەمان بەوە کرد بە لە بن سایی بەڵگەنامەکانی عوسمانی ڕۆژ و مانگ و ساڵەکەمان دیار کرد کە 22/11/1977 نالی لە ئەستەمبۆڵ وەفات ئەکا لە گۆڕستانی قەرەجە ئەحمەد دەنێژرێ ئەو گۆڕستانە نزیک ئوسکودارە لە شاری ئەستەمبۆڵ بەڵام بەداخەوە تا ئێستا خودی قەبرەکە دیار نییە بەڵام گۆڕستانەکەی دیارە.